ئەمریکا ئەوروپا کۆمەڵێک سزایان لە ڕووی ئاسمانیەوە ئابووری و بانقی و بڵێن بازیریان خستۆتە سەر رووسیا وا دەکا ئابووری رووسیا داتەپێت یاخود پاشەکشە بکەن لەو جەنگەی کە کردویانە؟ نەخێر ئەم جەنگە مەترسیەکی گەورەی ئەوەیە کە لە ڕاستیە پوتین بە هەموو شێوەیەک نایەوێ بدۆڕێ چونکە پوتین لەوە ئەترسێت کە ئۆکرانیا ببێ بە ئەندامی ناتۆ ئەوە ئەبێتە هۆی لە ناوچوونی رووسیا بەڵام ئەگەر بێت و لە هەوڵیە شکست بێنێ ئەوە دۆخەکە زۆرتر بۆی مەترسیدارە بێ و ئەم لە دۆخەیەکی گۆشەگیری هاژی ئەو کاتە لە ڕووی بڵێم کەسایەتی و شخصی ئەوە ئەم شکست قبول ناکە بۆیە ئێستا هەبینین هەر لە ئێستاوە دەست بۆ کارتی هەڕەشە ئەوانەیە بات کە باسی چەکی ئەتۆمی ئۆشتانەیەکە. بەڵێ یعنی ئێستا پۆتین زۆرێک لە گۆشەگیری هەیە بڵێم لەم ڕۆژانەدا خۆی دەمێکە ئەم قسە لەسەرەوە کرێت و بینیمان لە وێنەکانیشا نەک هەر کەسە بیانیەکان وەکو ماکرۆن و ئەوانی تر بەڵکو لەگەڵ لاڤرۆڤ و لەگەڵ وەزیرەکانی خۆشیان نایەوێت لە نزیکەوە تێکەڵیان کات دۆخێکی گۆشەگیری بەڵام ئەم گۆشەگیریە چەند ئاستێکی دەمێکە پوتین لەگەڵ ئەوانەدان تێکەڵە کە لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی فیکری و ئەوانەوە زیاتر کاریگەرن لەسەری کەمتر لەگەڵ ڕاوێژکارە ئابووری و سەربازی و بڵێم دیپلۆماسیەکانیە تێکەڵە ئەمە کاریگەری وای ڕووی دنیابینیەوە جۆرێک لە تووڕەیی و هەست بە هەڕەشەکردن و ئەمانەی لا دروست بووە. باشە بەس دکتۆر لە بڵێن داگیرکردنی ئۆکرانیایە بە تەنیا خۆی بڕیاری داوە پۆتین یاخود ئەو ماوەی پێشتریش کە جۆرێک لە سوکایەتی بوو بە سەرۆکی کۆمەڵی وڵات لە فەڕەنسا لە ڕاوێژکاری ئەڵمانیا ئەوە چی بوو؟ ئێستا لە رووسیا کەسی کە بڕیاردەر نییە تەنیا بڕیاردەر پوتینە ینی دۆخیەکە وایە کە تەنها پوتین بە کوردیەکەی بکوژ و بووڕە. بەڵێ بەس وەکو بڵێن هاوپەیمانەکانی ئەمریکا و بڵێن ناتۆ ئەوانەوە سەرۆکی ئۆکرانیش قسەی کرد بوو کە بە تەنیا جیان هێشتون بە تەنیا جیان هێشتون لەو جەنگەی کە ئێستا ڕوبەڕووی وڵاتەکەیان بۆتەوە؟ ئەوروپی و ئەمریکیەکان ئامانجی خۆیان هەیە ڕووسەکان ئامانجی خۆیان هەیە و ئۆکرانیەکانیش خەونی خۆیان هەیە ئەمریکی و ئەوروپیەکان هەیەنەوێ ئۆکرانیا وەکو ئەفغانستانی جارانی لێبێ بۆ ڕووسەکان و ببێتە ئەو جێگایی کە ئەوەی بە کوردی ئەڵێن ڕووس لوتی بشکێ بچەقێ بڵێم چەمکی نێودەوڵەتیە پێڵێن کواگمایر یان بێتە زەلگاوێک یان زۆنگاوێک کە تایە ڕووسەکان بچەقن و دوایی پاش ناچار بن شکست بێنن یا پاشەکشێ بکەن. ئەمە لایەکی تری ئەوەیە کە تووشی شەڕێکی درێژخایەنیان کە نەزیفکەن ئیتر ئایا پوتین لە دەسەڵات لاچێ یا لە ناوەوە رووسیا وەها لێ بکەن کە هێزی فشار زیاتر لەسەر حکوومەت دروست بێت چ لەوەی خەڵک برسیە بێ یا دۆخ بەهای ڕۆبڵ دابەزێ گرانی ئەبێ یان توندوتیژی حکوومەت جیاگا بینین بەرەی دژە شەڕ بەهێزە لە ناو رووسیا هەموو ڕۆژێک لە هەموو شارەکان بەرەی دژە شەڕ هەیە تا ئێستا زیاتر لە 3000 کەس دەستگیر کراون لە بەرەی دژە شەڕە. ئەمانە هەموو ئەوروپیەکان و ئەمریکیەکان وایە بینن کارتی فشارن لەسەر پوتین بەوەی کە لە 2024 دەسەڵاتی کاتی حکومداری ئەو تەواوە بێ ئایا دوای ئەوە ئەتوانێت ببێتەوە سەرۆکیان نابێ. ئەمانە هەموو ئەو پرسانن بڵێم مامەڵەی لەگەڵاکرێ بیری لێکرێتەوە ئیشی لەسەرێک. باشە بەس دکتۆر وەکو هاوپەیمانەکانی رووسیا ئێستا کێن بێدەنگن لەو بێدەنگیان هەڵبژاردووە لەوەی کە لە ئۆکرانیا دەگوزارێت چونکە بڵێن ئەو بەرەی دژەیەتی بەردەوام سزا هەیە لەسەر رووسیا هاوکاری هەیە بەڵام بۆ سەربازی هەیە بۆ ئۆکرانیا ئەی هاوپەیمانەکانی رووسیا پێ دوایە هیچ بکەن بۆ رووسیا؟
رووسیا یەک هاوپەیمانی نزیکیش بە لە رووسیا هەموو شتێکی کردووە بۆ رووسیا ڕێگەی پێداوە هێزی سەربازی بێت ڕێگەی پێداوە لێەوە هێرش بکرێتە سەر ئۆکرانیا ڕێگەی پێداوە لێەوە ڕۆکێت بتەقێنرێ بۆ ئۆکرانیا ئەوانی تر ئەوەی کە پێوترێ بەرەیەک ئەوانی کە نەیاری ڕۆژ سیستەمی ڕۆژئاوان هێشتا وەکو بەرەیەکی وەها نین کە بچنە شەڕەوە یا پشتیوانی رووسیا بکەن لەو پرۆسەیە چکە ئەمەی رووسیا کردوێتی پێشێلکاری سەروەری وڵاتێکی ترە ئەگەر ئەمە ببێتە نەریت لە دنیا ئەوە هەموو بەهێزەکان ئەتوانن پێشێلکاری یان هێرشکەنە سەر لاوازەکان ئەگەر ئێمە بچین ئەو دۆخەوە ئەوە دنیا پشێوی بێتە جێگایەکی وەکو جەنگەڵ باش بەس بەرەزت بە دووری دەزانی ئەوان کاردانەوەیان هەبێ یان ئێستا بەس وتت بەس بیلاڕوسیا و پەیمانی ڕووسەکانە ئەی چینیەکان یاخود لایانی تر چینیەکان هاوپەیمان نین چینیەکان لە بەرەیەک دەهەن کە هادژمنێکی هاوبەشیان هەیە بەڵام چین و ڕووس مێژوویەکی ئالۆزیان هەیە و هیچ کامیان نایانەوێت پشت بە ئەوی تریان بەسن بینیمان لە ئەنجومەنی یاسایش چینیەکان پشتگیری ڕووسەکانیان نەکرد بێلایەن بوون دیارە ئەمریکەکانشیان پێخۆش نییە بەڵام ئەو ڕەفتاری ڕووسەکانش پێخۆش هەندێک وا لێکێدنەوە کە چینیەکان ئەمە بڵێم مراقبەی ئەمە بە وردیەکەن بۆەوەی بزانن کۆمەلگای نێودەوڵەتی چییە کە ئەگەر بێت و ئەوانیش هێرشکەنە سەر تایوان بەڵام من وای نابینم چکە ئابووریان جیاوازەوە دۆخیان جیاوازە چین لە هەڵکشانایە لە بەهێزبوونایە پێویستی بەوە نییە دۆخێکی ئالۆز بۆ خۆی دروستکە کە ڕێگری لێ بکرێت و ئەگەر بێت و ئابلۆقە بخرێتە سەر چین بەو شێوەیە کە خراوەتە سەر رووسیا ئەوە دۆخی چین لە ناوە زۆر ئالۆزتر و خراپترە بێ بۆیە ئەم زلهێزانە نابنە هاوپەیمان بەو جۆرەی کە بچنە بەرەیەکە و شەڕکن بەڵام هاوکاری یەکتریەکەن بۆ بەرژەوەندی هاوبەشی یەکتریە باشە